سەرەڕای نەناردنی موچەی تەواوی مانگی تەمووز، حکوومەتی هەرێمی کوردستان دەستی بە دابەشکردنی موچە کرد و لە ماوەی 3 ڕۆژدا موچەی تەواوی وەزارەتەکانی دابەش کرد و ئەمڕۆ کۆتایی بە پرۆسەی دابەشکردنی موچە دەهێنێت. ڕێباز حەملان یاری دەدەری سەرۆکوەزیران ڕایگەیاند کە ئەمڕۆ یان سبەی لیستی موچەی مانگی ئاب دەنێرێتە بەغدا و وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستانیش زانیاری نوێ لەسەر دابەشکردنی کاتی موچەی مانگی ئاب ئاشکرا دەکات. دوێنێ پێشەوە هەورامانی وتەبێژی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لەگەڵ تەواوبوونی موچەی مانگی تەمووز وەزارەتی دارایی کارەکانی دەست پێ دەکات بۆ دابەشکردنی موچەی مانگی ئاب و پێش 15 ئەم مانگە موچەی مانگی هەژد دەگات و دواتر دەست بە دابەشکردنی دەکرێت. ئەمڕۆ ڕێباز حەملان یاری دەدەری سەرۆکوەزیران ڕایگەیاند ئەمڕۆ یان سبەی لیستی موچەی مانگی ئاب ڕەوانەی بەغدا دەکرێت. ناردنی ئەم لیستە لە کاتێکدایە کە چەندین جار وردبینی لەلایەن حکوومەتی فیدراڵ بۆ لیستی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کراوە و سەرەڕای هەموو ئەمانەش وەزارەتی دارایی عێراق بەردەوامە لە بیانوگرتن بە وەزارەتی دارایی هەرێم کە لیستەکان ناوی دووبارەی تێدایە. ئەمە لە کاتێکدایە خۆیان چەندین جار وردبینیان کردووە. دوێنێ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران داوا لە وەزارەتی دارایی فیدراڵ کرا کە هەرچی زووە موچەی تەواوی مانگەکانی تەمووز و ئاب بنێرێت و چیتر موچەی موچەخۆرانی هەرێم لەسەر بیانووی بچووک دوانەخات و ڕانەگرێت.